سرم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر ڕێبەر مزوری شارەزای کەشوها و ژینگە لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێ. ئاماژەمان بە کاریگەریەکانی گۆڕانی کەشوها کرد بە تایبەتی لەسەر عێراق وەرەمی کوردستانیش، بەڵام لەسەر عێراق بەگشتی ئەمەوێ زیاتر بابەتەکە هەبێت. بۆچی بەم شێوازە کاریگەری لەسەر عێراق زۆرە؟ ئەمە لەکوێوە سەرچاوە دەگرێت و تا چەندە کاریگەری کردوت سەر عێراق؟ بەڵێ ئەگەر بێت و تەماشای مێژووی عێراق بکەن لە گۆڕانکاریەکانی کەشوهەوە، ئەوەی ئێستا دەگۆزارێت دەرئەنجامی شەوێک و ڕۆژێک نییە، ئەمە دەرئەنجامی زیاتر لە 30 بۆ 35 ساڵ لە گۆڕانکاریەکانی کەشوهەوان کە لە عێراقدا ڕووداون و هەروەها هیچ حسابێکیان بوو نەکراوە. ئەگەر بێت و ئێمە لە پاش ساڵی 2000 وەرگرین و تەماشا بکەین بزانن عێراق لە ڕووی ژینگەیەوە چی کردیە و هەروەها تووشی چی بووە. ئەگەر بێت و تەماشای داتەکان بکەین، ڕۆژ بە ڕۆژ پلەکانی گەرما بەرز دەبنەوە، ڕێژەی باران بارین کەم دەکات، ئاوی ژێرزەوی کەم دەکات، ئاوی ڕووبارەکان کەم دەکات. بالمقابل عێراق چی کردووە؟ هەتاکو ئێستا هیچ پرۆژەیەکی ژینگەیی کە بڵێن کاریگەریەکی استراتیژی لەسەر خودی عێراقە بێت دروست نەکراوە. ئەوەی هەیە شتێکی شوێنیە لوکاڵە کە کاریگەریەکی زۆر کەم لە شوێنێکی دیاری کراوەیە، کەواتە عێراق هەم وەکو حکوومەت هەم وەکو سیاست خۆی لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دزیوەتەوە. بەداخەوە ئەوەی کە حیسابی بوو نەکرێت لە عێراق ژینگەیە، ئەوەی کە حیسابی لەبوو نەکرێ ئاو هەوایە. ئەگەر لەو ماوەیەدا پلانێکی درێژخایەن و تۆکمە هەبا بۆ ڕوبەڕووبوونەوەی کاریگەریەکانی کەشوهەوا ئێستا بەم دەردە نەدەچوو؟ ئەگەر پێش 20 ساڵ کاتێک کە عێراق تەسنیف دەکرا لەو وڵاتانەی کە بە شێوەیەکی زۆر توندی تووشی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا بوونە، ئەو کات پلانێکیان دانا بە تاکو ئەمڕۆ کە دەکات زیاتر لە 20-25 ساڵ عێراق نەدەبووە لە وڵاتی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەمەکانی جیهان. بەداخەوە پێشەوەی داخلی ستودیو بم تەماشای پلەکانی گەرمام کرد لە جیهان، زیاتر لە 10 شاری عێراق لەناو بەرزترین پلەکانی گەرمای جیهانی ئەمڕۆدان، نەک ئەمڕۆ ئەم سەعاتە بگرە 50 دەرەجەمان هەیە، 49.6مان هەیە، 49.7، 49.3، 48. کەواتە دەتوانم بڵێم زۆربەی پارێزگارەکانی عێراق هەمویان لە سەر 45 پلەنە. 45 پلە لەو 50 دەکاتە نیوەی پلەی کۆڵان، کەواتە گەرمیەکی لە ڕادەبەدەرە بەڕاستی. باشە، بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی پاراستنی دارستانەکان کەڵکوەرگرتن لەو سەرچاوانە ناتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات؟ ئێمە هەر لێرە لە کوردستان 20 جار دەیان جار باسی بەرزکردنەوەی ڕێژەی سەوزاییمان کردووە و هەروەها باسی واشمان کردووە کە سەوزایی لێرە دوو جوورە. ئەوەی ئێمە هەیتمان پوشاکی ڕووەکی کە ڕاستەوخۆ بەندە بە ڕێژەی بارانبارین. تو هەر کاتێک ڕێژەی بارانبارین زۆر بێت تو پوشاکی ڕووەکی زیاد دەکات. ئەوی تر پێی دەگوترێت ئەربەن گرین سپێس، واتە ڕێژەی سەوزایی ناوشارەکان. بەداخەوە لە 18 پارێزگای هەولێر ئێستا بە هەڵەبجەشەوە کە دەکە پارێزگای 19 هیچ پارێزگایەکی هەولێر لە ڕێژەی سەوزایی ناوشار نەگەیشتە 7%. بەڵێ بە کوردستانیشەوە ئەو داتانەی کە دەڵێن 7 و 8 و 19 ئەمە دوورە لە ڕاستیەوە. ئێمە وەکو ئەکادیمیست بە بەکارهێنانی مانگی دەستکرد، بە بەکارهێنانی وێنەی ئاسمانی های ریزولوشن واتە پلەی ڕۆنی بەرز، ئەمەمان شی کردوتەوە. من نامەوێ ڕقەمەکە بڵێم، بەڵام دەڵێم لە 7 کەمترە، زۆریش کەمترە. ئێمە کە دەڵێن سەوزایی ناوشار، ئێمە مەبەستمان ڕووبەری سەوزاییە. تو لە هەولێر یەک پارکی سامی عەبدوڕەحمانت هەیە، دەبووە ئێستا لە هەولێر 3 پارکیەوە هەبە. ئەمانە سیەکانی هەولێرن. ئەگەر بمانەوێ ڕێژەی سەوزایی لە شارێک بگەینە 15 و 20 و ئێمە دەبی کەنوپی کە ڕووبەری سەوزایی دەبێت زیاد بکەین. باشە، هۆکاری مرۆیش هۆکار نین لە بڕینەوەی دارستانەکان و پاک و خاوێن ڕانەگرتنی ژینگە بۆی کە ئەم هۆکارانە هەمووی ببنە هۆکارێکی بە یەکجارێکی کاریگەری تەندروستی هەر بە شێوەیەکی گشتی عێراق ئەو وڵاتەینی کە ڕوشنبیری ژینگەی هەوی بەڕاستی. تاکی عێراق هەتا ئێستا فێر نەبووە کە بڵێ دارچاندن ببێت بەشێک لە کەرتولیان. بەخۆیان ژینگەیەکی بیابانیان هەیە، هەر حەزیان لە بیابانەکەیە. بە خۆشحاڵی یعنی کوردستان چیاکانمان لایەزال تاکو ئێستا پڕان لە دار و لە دارستانی باشمان هەنە. کوردستان دەتوانم بڵێم لە سەلامەترە لە عێراق، چوون هەم لە ڕۆی شوێنی جوگرافیەوە بەرزای لە بڵێم بەرزایەکەی لە 2000 و 2500 و سەروی 1500، بەڵام شارەکانی خواروی عێراق هەموو 100 و 150 و 200 متر لە ئاسی ڕۆدایرەوە بەرزن و هەروە ژینگەیەکی بیابانیان هەیە. تاکو ئێستا
ئەو کەلتورە و ئەو ڕوشنبیرە دروست نەبووە کە دەبێت بیر بکرێتەوە بە دروستکردنی دارستان لەو شوێنانە و هەروەها گرنگترین شت هەلبژاردننی ئەو دارانەی کە لەگەر ژینگەی بیابان دەبێت. باشە دکتۆر دیارەکە لە وڵاتانی جیهانی شەر هۆشداری دەدرا کە ئەمساڵ پلەکانی گەرما زۆر بەرز دەبنەوە بۆچی بەم شێوازە گۆڕانکاری کەشوها خەریکە بە خێرایی کاریگەری لەسەر گۆی زەوی دەکات. ئەگەر بێت و تەماشای ئەو ڕاپۆرتانەی کە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و هەروەها ڕێکخراوەکانی تر لەسەر عێراق و لەسەر وڵاتە عەرەبیەکان و یاخود لەسەر وڵاتە ئەفریقیەکان و یاخود ئەگەر بێت و تەماشای ئەو کۆنفرانسانە بکەن لەسەر ئاستی جیان کە لە باسی ژینگە دەکەن هەمویان باسی دەرهاوێشتەکانیان دەکەن بەڕاستی یعنی باسی مەترسیەکان دەکەن کەواتە ئەم شتانە ئەمە غەریب نییە تو کە ساڵێک ڕێژەی بارانبارینت لە شارێکی وەکو هەولێر لە 150 میلیمتر کەمتر بێ تو چاوەڕی هاوینێکی چۆن دەکەی پێم سەیرە کە خەڵک زۆرجا پرسیار دەکەن دەڵێن ئایا تەسەوڕ دەکەی لە عێراق هاوینێکی فێنێکمان هەبێت چۆن ئێمە هاوینێکی فێنێکمان هەبێت لە عێراق کە لە کاتێکدا ڕوبەرەکەی 145 بیابانە لە کاتێکدا عێراق وڵاتێکە کە تەصنیف دەکرێت لە بینی شبه جاف و جاف واشە نیمچە وشک و وشک. باشە زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبەر مزوری شارەزای ژینگە و کەشوهاوەکە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.